سپاس بۆ دامەزراوەی چوار سەبارەت بەو ململانەی ئێستا دەبینن نیوان ئیسرائیل و ئیران ئامانجەکانی و داهاتووی چۆن دەبێ ئێمەن بە قەنەعەتمان دژمنایەتی سیاسی نیوان ئیسرائیل و ئیران هەر نییە ئەمە دەبابێت لە بیرمان بێ بەڵام گەهشت قۆناغێک ململانەیەک جیۆسیاسی هەیە مەبەستی ئیران پێ ئەوەیە خەوەکی هێزێکی هەرێمی دووپات بکێ و اعترافی لە هێزن ناودەوڵەتیوەکی ئەمریکا و ناتۆ بگرێ ئەمە مەبەستی دەستێوەردانی ریژیمی خامنەئیە لە تورکیا ئافن لە سووریا و لە لوبناان و لە فلەستی ئێستا بەرامبەر ئەمانە ئەم خۆستەکی ریژیمی ئیرانی بەستێکی ئیسرائیلی هەیە ئیسرائیلی دوێ هەست بە ئارامی بکێ و خۆش بەرامبەر ئەمانە لە ڕۆژهلاتی دەریای سپی وەکی هێزێک هەرێمی فەرز بکێ و هەندێک نامەین ئیسرائیلی پێهەنا بۆ ئەمە تێبگەن باش لە ساڵی 48ەوە تا ئێستا ئیسرائیل هەست بە ئارامی نەکردی هەر 10 ساڵ شەڕێکی لەگەڵ مەسر یان لەگەڵ سووریا یان لەگەڵ لوبناان یان ئەو لە هەیە لەبەروانە ئەم تورسێک بوونەوەریە لە لای ئیسرائیلیەکان لە لای مێشکی سیاسی ئیسرائیل ئیسرائیل بە بڵێن ڕێککەوتنین ئاشتیانە نیوان خۆ و مەسر و هەندێک دەوڵەتێن عەرەبی نایتوانی هەست بە ئارامی بکە و نایتوانی بوو بەرەو پەرەسەندن و پێشکەوتنی ئابووری کە مەبەستی پێیابوو بکێ هەر چۆن ساڵێک لە تووشی شارێکی گەورە دەبێ لەو ناوچەیە لە ڕێگای دەوڵەت بێ یان لە ڕێگای میلیشیات بێ ینی گروپین چەکدار و ئەو ڕێککەوتنێن ئاشتیانەژی بۆ ئیسرائیل ئارامی دروست نەکرد هەر ماوەیەک دەوڵەتێک عەرەبی هێریش پێ دەدا هەر ماوەیەک دەست بە شەڕێک دکا هەر ئەوە ئیسرائیل ئێستا ئەم ڕۆڵ یان ئەم بڵێن یاسایی ململانە نیوان خۆ و ئەوان دەوڵەتە دبابێ بگوهری لە بناغدا نابمینێ وە ئێستا ئیسرائیل دوێ لە دەستێن هێزن دۆری حتا توانای هێریشکردنجی لە دەستیان بکشێن نەتەنیا ئاشتیانە لە سەران فەرد بکێ بۆ 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 ڕۆلێکیان قەواعدی تازە بۆ ئاشتی دامەزرێنێ قەواعدنی جیۆسیاسی لە ڕۆژهەلاتی ناوەڕاست ترسی یەکەمی ئیسرائیل کۆمبرەی دیموغرافی بوو ینی ترس و هێریشین بوونەوەری لێ یەکەم شت لە ناو زەمینی ئیسرائیل ینی زەویین 48 کە پێ ئەڵێن ئێستا دەوڵەتی ئیسرائیل ژمارەی عەرەبان زیاد دەبێ و ئەمە کارگیری لە داهاتوو و شوناسی ئیسرائیل هەم ئیسرائیل لەبەر زیادکردنی خێزانی عەرەبی حەساب دیکە لە ساڵی ئەمە عینی شت لە مێشکێن تورکانیش هەیە سەبارەت بە کورد حەساب دیکە لە ساڵی 2030 ژمارەی عەرەبان لە ناو ئیسرائیل لە ناو ئیسرائیل بێ وەکی ژماری جوولەکان جگە لە ئەوەی پێ ئەڵێن غەزە و ضفە الغەربیە لە غەزە 2,200,000 هەبوو پێش شەڕی ئۆکتۆبەر دەست پێ بکە حەساب دەکردن ئەی بنە 5 ملیۆن لە 10 ساڵ ئەمانە ترسێکی گەورەیە بۆ ئیسرائیل ئەمە پێ ئەڵێن قومبلەی دیمۆغرافیە بمبەی دیمۆغرافیە چی ناو لێ دەکن کارگیریەک زۆر لە داهاتوی ئیسرائیل هەبوو جگە لەوەی هەر ئەیتوانی بوو دەوڵەتێک سووریا بەیان ئیران بێ لە ڕێگای میلیشیات ئیسرائیل مژوول بکێ تووشی شەڕەک بکێ بەردەوام ئەمە ئیسرائیل ئەمە ئەم پانۆراما بەگشتی دوێ بگوهەڕی و نەمینێ و لەبەروانە مەهانەیەک سادە و ئاسان ئەماس پێشکەش کرد بۆوانە لە ڕێگەی ئیران
رژیمی خامنەئی ئەماس پالدا بەرەو ئەو شەڕە و ئێستاش لبنانیش لە ڕێگای حزب الله پالدا بەرەو ئەو شەڕ لەگەڵ ئیسرائیل. ئیسرائیل توانی بوو غەزا کون بکێ، یعنی غەزا وێران بکێ و گۆڕانکاریەک دیمۆغرافی زۆر تێکرد. ئەوەی ماییش بەڕای من لە داهاتوودا بەرو پەنابەرایەتی تێ دەڕوا دەبنە پەنابەر لە وڵاتانی ئەوروپا یان گۆڕانکاریەک زۆر گەورە دەکێ، ینی ئەم ترسا لە سەردلی خوار دوور دەخات. ئیسرائیل سینۆری خۆی جیۆسیاسی لە غەزا فەڕەوانتر دەکێ، دووبارە مستەوتەناتە دامەزرێنێ. ئەمە بینە ئیران ئەم شەڕی دوێنێ بووی ئەم ئێریشە مەبەستی ئیران لە دەستپێکەوە وەکی مە باس کرد وەکی هێزە کەریمی جیۆسیاسی خۆفەرز بکێ، هێزێک ناودەوڵەتی بۆ ئەمریکا و ئەوروپا پێ بڵێ ئێوە هێزن و دەست بالانە لە عێراق و لە ڕۆژهەلاتی ناوەڕاست، جگە لەوەی ببێ هێزێکنەوەوی وەکی کووریا. ئەمە هەردوو گارانتی بە ڕژیمی ئیران دەدەن کە نەرخێ. و لە مێنتالی مشکین خامنەئی و پاسدەران وایە ئەگا چەکینەوەوی هەبێ ئەم چەکە ئەم ڕژیمە دەپارێزی بێ سینۆر و لەبەروانە ئەسرائیل لە خەمی ئەوەی دەبوو. لەو فترەی کە بینی لە شەری ئۆکتۆبەری لە غەزە تا ئێستا هەر هۆلدان بن سمبۆلیان بن شعارێک پێڵێن ئەسەبر الاستراتیجی، ویست ئامێرەکان و چەک و تەکنۆلۆژیای خۆی نەوەوی بەردەوام بکێ، هەر وەڵام نەددا، بەس گەهاشتە قوناغێک هەیبەتی دەوڵەتی ئیرانی نامە، هەیبەتی شۆڕەشی ئیسلامی نامە، دوا بۆ وەڵام بدێ. پاشی هەسماعیل هەنیە لە تەهران هاتە کوشتن، پاشی حەسەن نەسڕڵڵاه هات کوشتن، هەمی سەرکردایەت لە 8 سەرکردایەتی گەورە ئەوەی حەزب الله دامەزراندن 7 کوشتن بەوردی و دیار دەبێوەکە یعنی زانیاری زۆر و داتای زۆر لە ئیسرائیل و استخباراتی ینی شاباک و مۆساد هەبوو تایتوانی بوو ئەم ئامانجی خۆ جێبەجێ بکە. ئەخیران دبا بوو ئیسرائیل مەبەستی نەتەنیاهوش تایبەت هەبوو، مەبەستی نەتەنیاهۆ هەر تەحەڕوش و دەست درێژایی دەکرد بە ڕژیمی ئیرانی بۆ بکشێنێ بەر و شەڕە هەرێمیدا بخۆی، یعنی ئیران بخۆ بەشداری شەڕ ببێ. ئەمە مەبەستی نەتەنیاهۆ، نە ئیران بەشداری شەڕ بێ لە ڕێگای میلیشیا. کە ئیران بخۆ بەشداری شەڕ ببێ مەهانەیەکی گەورە دەکەوێت دەستی نەتەنیاهۆ ئەیتوانێت یەکسەر ئێریش بکێ لەسەر دەستگا و منشەئاتی نەوەوی ئیرانی و تەدمیر بکێ. ئەمریکا لەو مەسەلە باش تێگەشت، ئەمریکا لەم قۆناغی هەستیاردە نەویست ئەم شەڕە بیکێ، تووشی شەڕێکی گەورە بی، ئەوەژی تورسیان هەیە لە ئیران هەڵوەشیان تێک بچیان یانیان لەبەر چاوێن ئەمریکیان لە ڕۆلی سین و رووسایە لە خەلیجی فارسیدا. نەتەنیا ویست ئەم ئاماجە جێبەجێ بکە، ویست هەممی هێزی نەوەوی تێک ببێ کۆن بکێ. ئەنجا لەم قۆناغەدا ئێران بەشداری ڕاستەوخۆ بەشداری ئەم شەڕە نەدووە. ئێران دویست هەر لە ڕێگای حەشدی شعبی ڕێگای حزب الله و حەماس ئەمان شەڕا بکێ واخۆ دووری دەخست. ناچار بوو پێش ماوەیەک بە چەند موشک بە 200 موشک ئێریش بکە، ئەوان 200 موشک هیچ کارگیریشی لە ئەسرائیل نەکرد. ئێستا ئەو فترەی ماوەی باش درێژ کرد وەڵامدانەوەی ئیسرائیل ئەمریکا ڕێگا پێ نەدا و ئەمریکا نەویست ئیسرائیل وەڵامدانەوەیەکی توندژی ئیران بکێ لەبەر ئەو تورسانی کە من باس کرد سەبارەت بە سین و رووسیا و هاتنیان لە ناو
هاتنیان لە ناو بڵێن خلیجی فارسیدا. ئێستا دوای ئەم هێرشە ئەسرائیل دوا بە وەڵام بدێ. وەڵام دانەوەی ئیسرائیل نەتەنیا زیان بە هێزێن چەکداری و ئەولا بکێ. ئێستا ئیسرائیل دوێ ئیران خۆ بێدەنگ بکێ و بڵێ من ئیسرائیل تو ساحبی وشەی باڵا و دەستی باڵای لە ڕۆژهەلاتی ناوەڕاست. ئەمە زۆر بۆیان مهم بوو. باوەڕ ناکەم ئیران ڕاستەوخۆ لەم قۆناغا وەڵام بدە. ئەگە بدەش لە ڕێگای میلیشیاتی عێراقی و لە ڕێگای حزبڵڵاهی توانایی نەما. ئێستا ئەمە بە ئاراستەی قۆناغێکی نوێ ئەمە بە پوختی وەڵامدانەوەیە. قسە زۆرە سەبارەت بەو شەڕە و بەو بابەتە و بە وەکی من دووپات دەکەم دژمنایەتی نیوان ئیران و ئیسرائیل هەر نییە. ئەمە تۆزێکی شۆکە یان ململانەیەکی جیۆسیاسیە لەسەر دەریای سپی و ئیسرائیل قبول ناکێ منافسەت بەرامبەری بەرز بێوەکی ئیران بە چەک عینی نمونەی کوریا ئەو وەختە زۆر بۆ ئیسرائیل خراپ بێ. ئێستا کارگیری ئەم شەڕە تەنیا لە ئیسرائیل و لە دەوڵەتی دۆردۆری لە ناوچەکەی نییە. دەوڵەتی ململانەوەکی عێراق یان بڵێن لەبنان تەبەعی لە ڕۆژهەلات لە کوردستانی سووریا ڕۆژاوای کوردستان و حتا لە تورکیاژی کارگیری هەبێ. ئێستا من دەبێ خاڵێکی گرنگ بۆوە ڕوون بکەم سەبارەت بە تورکیا کە پێش ماوەیەک ڕەجەب تەیب ئەردۆگان ئێستا هێریش دیکێ لەسەر قامشلۆ و عاموودا و تا دوێنێ هەفتەیەک کەس شەهید و بریندار بوونا بە ئێریشین هۆڤانە سوبای تورکیا. پێش ماوەیەک تەبان وێکی چۆن خامەنایی ئەمە ڕووی دووەمە بازرگانی بە فەڵەستینیان بە تراجیدیای فەڵەستینی و لوبنانی ئەردۆگانیش یەک لەوانە. ئەردۆگان باسی هاتنی ئیسرائیل لە نێزیکی سینۆر دکێ و ترسی ئەم هێریشە باس دکێ کە ئیسرائیلی توانێ بگهێ دیمەشق و پایتەختی سووریا و ئەیتوانێ بگێ لەسەر سینۆری تورکیا. طبعاً تشتێک ڕاستی لەم قسەیە هەیە بەڵام تایبەتە بە کورد. ئەردۆگان چاوی لە ئیرانە و چاودێری لە ئیران دەکێ و لە گۆڕانکاری لە ئیران و چاودێری لە ڕۆژاوای کوردستان دەکێ. ئێستا هێزن ئیسرائیل نێزیکی پایتەختی سووریایە تقریبان بە دەهان کیلومتر ینی ممکنە هەفتەی 800 کیلومتر لەو ناوچەیە. ئیسرائیل ئەیتوانێت لە سەعەتان بگهێ دیمەشق و ڕژیمی بەشار ئەسەد بڕۆخێنێ. ئەگەر ڕژیمی بەشار ئەسەد هاتە ڕووخاندن تەنیا کوردێ ڕۆژاوا دەمینن هێزێن سەرەکی لە سووریا بەگشتی یەپەکێ و یەپەجێ دەمینن و قەسەد دەمینە هێزین سەرەکە ئەیتوانێت گۆڕانکاری لە سووریا بکەیت. ترسی ئەردۆگان لەوەیە جگە لەوەی قۆناغی دوام لە گۆڕانکاری لەو ساڵێن داهاتوودا لەو چەند ساڵی داهاتوو بە قەنعاتی من لە ئیرانە لەبەر دوای سووریا گۆڕانکاری لە عێراقیش دەبێ. بەڵام تەناقودێک لە مێنتالی سیاسی تورکیدا هەیە دوا بێ ئێمە ئاگا لێبن. ئەم تەناقودانە پەیوەندیان هەیە بە بوونی دەوڵەتی تورک. مێنتالی دەوڵەت چۆن لە خۆ تێدیگێ. ئێستا ئۆپشنی دەوڵەتی تورک چینە، چارەیان چنە، توانایان چنە. تورکیا بەم شێوەی ئێستا نایتوانێت بەردەوام بکە. عینی کێشەی غەزا لە تورکیاش هەیە.
ژمارەی کورد زۆر بەرز بووە لە ڕووی دیمۆغرافی زۆرینەی تورکیا ئێستا کوردە ئەنی گەهاشتە نیوی خەلکی تورکیا بەپێ گفتوگوێ ناوخوا لە دەستگایەن هەواڵگیری بەرز لە ناو تورکیا ئەوەی دیکە نیوی دیکە تورکێن ئاسیایی ناوەند تورکێن زەر کەمترن لە 27%. ئەوەی دیکە بۆشناق و ئەرمەن و عەرەب و یۆنان و ئەرنەئوت ئەلبانینە و تورک بەو شێوەی خۆی بەو ستاتۆی ئێستا نایتوانێت بەردەوام بکەین کێشەی کورد لە ناوخوا نایتوانێت چارە بکەی هەمیشە چاوێن تورکیا لە دووری سینۆر لە گۆڕانکاریە لە ڕۆژهەڵات ئەی چۆن ئەیتوانین دەستێوەردان بکەی لەوێ بێ کورد ڕازی بکەی کوردی ڕۆژهەڵات و چۆن ئەیتوانێ دەست بدا بە ئازاریان بێ ئەمانا بکە و ئێستا ئێوە باشتر لە بێزانن ئایدۆلۆژیای تورکایەتی لە ناو ئازاریەکان زۆر بڵاو دەبات و ئەگەر گۆڕانکاری ببێ لە ئێران نە ئاسانە گۆڕانکاری لە ئێران یانی ڕۆخاندنی ریجیمی خامنەئی ریجیمی ئیسلامی لەوێ زۆر کێشەین گەورە لە ئاستی ناودەوڵەتی و لە ناو لە حتا سینۆری سین ئەیوێکی تورکیا ناو ئەو تەناقودەیە تەناقودی تموحی تورکیا یان خۆستەک و خەونی تورکیا و نیوان توانای تورکیا توانای جیۆسیاسی و دیمۆگرافی چۆن تورکیا ئەیتوانێ ببێ هێزێک ناودەوڵەتی هەرێمی یان خەونی ئۆسمانیەی نوژەن بکێ وە کێشەی کورد چارە نەکری ئەمە پرسی گەورەیە ئەگەر تورکیا بێ ئەو هێزە و کێشەی کوردیش چارەسەر بکێ کێشەیەکی گەورەتر بەرز دەبێ چارەسەری لەگەل کوردین باکوور و ڕۆژاوە دوێ و پاشی هەر چارەی لەگەل کوردن ڕۆژە باشووریش ئەمە تهدیدە دیمۆغرافیە ئەمەش قنبلەت دیمۆغرافیە لە ناو تورکی ئایا چۆن ئێمینێ دەولەتێک نەتەوە پەرست تورک پەرست ناسناشوناسی خۆ بپارێزێ بەو عەقلی ڕاسیزم کە دەولەتی کەمالی هاتیە دامەزاندن و لە عەینی وەخت کوردیش لە ناو ڕازی بن بۆ تورکیا پرسێک زۆر مەزنە ئەمە شەرتی ناچاریە کە تورکیا بهێزێک ناودەوڵەتی یان هێزێک هەرێمی ئەگە هیچ تەنازولێک بۆ کورد بکێ هەمیشە بۆ خۆ دبابێ ئەم مێنتالی کەمالیزمی ئەو مێنتالی تورکایەتی بگوهارێ و گوهارتنی ئەم مێنتالە گوهارتنی عەقلی ڕاسیزم لە تورکیا ئەنجامی زۆر خراپە لەسەر هەویەتی تورکیا و لەسەر دەستبالابوونی و سەرکەوتنی دیمۆغرافی کورد من 4 ساڵ لە زانکۆی ماردین دەرسدایە بینیم چەندی گۆڕانکاری خیرا دەبن لە باکووری کوردستان کە تۆزێکی کونێکی کچکە لە دیواری کەمالیەت بکە چاکسازی دیموقراتی لەوێنە ئەی زۆر ئەنجام بدەیت یعنی ئەگەر ئێستا کورد بە مێنتالی کوردستانی بڵێ کاکە سینۆری باکووری کوردستان مەرعاشە لەو حالەتە سینۆری کوردستانی تورکیا و ئەمە خەون نییە ئەمە خوڕافەژی نییە و ئافسانەش نییە سینۆری کورد ئەیگی هەیە ستەمبول وردەترگێ سینۆری ئۆڕۆپا ئەم تەسە لە بەرچاوین هەمی سیاستمەداری و مێشکی استراتیژی تورکە بەداخەوە هێزن سیاسی لە باکووری کوردستان لە مەسەلە باش تێ ناکەن ئێستا بە مێنتالی نۆفرێند بە دەماونتای چاو دەکەن بە بەرنۆ ئایدیۆلۆژیای بەرنۆ دوابێ کوردواز لێبێنن ئەردۆگان لەم قۆناغا لەو تورسەدەیە ئایا پرۆسەسێک ئاشتیانە بکە چی ئەیتوانێت بۆ کورد بکە چی تەنازولی ئەیتوانێت پێشکەش بکە ئەگەر تەنازول کرد بوونی دەولەتی تورک و هەویەتی دەولەتی تورک چۆن بپارێزی ئەمە پرسێک زۆر زۆر گەورەیە وەکی چەقۆیەک دووبەر لە دەم و قڕکی ئەردۆگان دەبێ
وهەمی سیاستمەدار و ئایدیۆلۆجیستێن دەوڵەتی تورک و عینی وەخت ئەم ستاتۆی ئێستا مای ئەمە 100 ساڵە بەردەوامە نایتوانێت تورکیا بەردەوام بکە. تورکیا لە ریژیمی خامنەئی لاوااسترا قسەیەک سارتەر هەیە فیلسوفی فەرەنسی ئەڵێ ئێمە بەردەوامن لە ژیاندا نە لەبەر ئێمە بەهێزن، ئێمە ژیان دکن و بەردەوامن لەبەر ئێمە زۆر لاوازن و لەبەر مرن لە ناو خۆمان نایە، مرن لە دەرەوە تێ مردن. لەبەروانە هەردوو ریژیمە ئیرانی تورکی ئێستا بەردەوامن بە لاوازبوونی خۆ بەردەوامن، بەهۆی لاوازبوونی خوا، بە فەضلی لاوازبوونی خوا، نە لەبەر بەهێزن. کورد ئێستا لە ڕووی ئستراتیژی دیمۆغرافی بەهێزترن لە هەردوو لایەن و بەڕای من داهاتوو بۆ کوردە بەس پێویست بە مێتالێکی استراتیژیە و بیرکردنەوەیەک زۆر ورد و زانستی. زۆر سپاس دکن سلااو بۆ ڕۆژهەلاتی کوردستان.